därför att Irak idag är på väg i en utveckling som mycket väl kan resultera i förnyat våld från Bagdad-regimens sida gentemot Kurdistan. Det är för att ناساندنا کۆمکوژیە کوردان د ئەنفال و حەلەبچەدا وەکە جینۆساید واتەیە گۆتوبێژە پەرلەمانە سوێدێ بوو. هەر هەشت پارتیên پەرلەمانە سوێدێ di Komîsyona Siyaseta Derve ya Perlemanê de belgenameyek amade kiribûn û roja çarşemê xistne ber gotûbêjkirinê. Anfalkampanjen 1988 var ett folkmord. Kampeyna Anfala sala 1988 جینۆساید بوو. Em di Partiya Gela Liberal de kêfxweşin ku hemû partiyên Perlemana Swêdê yekdengin ku Enfal jînosayid e û ev tişt jî di belgehên Perlemana Swêdê de tespît bibin. Girîng e ji ber ku qurbaniyên Enfal û Helepçe û kesûkarên wan mafêxwe wergirin. Herwiha bo Kurdistanê girîng e. Pêdiviya Kurdistanê bi piştgiriya cîhanê heye. Em dibînin ku çawa hereşe ji hêla Bexdê de têne ser Kurdistanê. Divê her kes baş bizane ku jînosayda Kurdan nejmêjve bû û ti carî nabe dubare bibe. خۆشحاڵانە ئەمڕۆ گفتوگۆیەکی توێر و تەسەر کرا سەبارەت بە چەند پرس کە وابەستن بە کوردستانی عێراقەوە یەکێکیان پرسی ئەنفال بوو. ئێمە لەم دانیشتنی ئەمڕۆماندا هەموو پارتە سیاسیەکانی ناو پەرلەمانی سوید هەر هەش حیزبەکە هەڵوێستی خۆیان نیشاندا و هەر هەشتی کۆکن لەسەر ئەوەی کە ئێستا ئەنفال بە جینۆساید بناسیێنن. ئەمەش من پێم وایە خۆشحاڵیە بۆ هەموو لایەکمان خۆشحاڵیە بۆەوەی کە ئێمە پاش 25 ساڵ لە تێپەڕبوون بەسەر ئەنفالا بتوانین لە پەرلەمانێک لە جیهاندا وا بکەین کە تەسیرکەینە سەر ئەو پەرلەمانە و ئەنفال بە جینۆساید بناسیێنرێت. ئەمە من لای من زۆر پێم خۆشە. سێ پارتiyên Perlemana Swêdê Partiya Sosyal Demokrat, Partiya Jîngehê û Partiya Çep di derbarê pejirandina Enfal û Helepçe de weke jînosayd û her wiha pejirandina 16 Azarê weke rojeke cîhanî bo qedexekirina karanîna çekê kîmawî 15 vê mehê pêşniyazên corecor dabûne Perlemanê lê hemû partî pêk hatin ku pêşniyaz bibe nasandin û derberîna piştgiriyê ji biryara Êraqa Federal re ku Enfal û Helepçe pejirandibû weke jînosayd. Och jag är oerhört glad att hela Sveriges riksdag har kunnat äntligen samlas kring att vi slår fast att det fruktansvärda folkmordet Anfalkampanjen 1988 nu slås fast att detta var ett folkmord. ئەندام پارلەمانێکی سوێد لە حیزبی ژینگە ئاماژەی بە باسەکانی ناو پارلەمان کرد و خۆشحاڵی خۆی سەبارەت بەوەی کە پارلەمانی سوێد بۆ ئاکامە گەیشتووەکە کارەساتی ئەنفال وەک کۆمەڵکوژی بناسێت دەربڕی. ناوبراو بڕیاری پارلەمانی سوێدی بەرز نرخاند و ئاماژەشی بەوە کرد کە پارلەمانی سوێد یەکێک لە کۆنترین پارلەمانەکانی جیهانە و گەلی سوێدیش گەلێکە کە لەلایەن جیهانەوە گوێی بۆ ڕادەگیرێ. ڤالتێر وتی ئەو بڕیارەی پەرلەمانی سوێد سیگناڵێکە بۆ داهاتووی هەموو وڵاتانی دیکتاتۆر کە بزانن کۆمەڵکوژی و زوڵم و زۆرداری هەرگیز سەرنەکەوتووە و سەرناکەوێ و دادپەروەری و عەداڵەت هەردەم جێگیر دەبێ. ئێمە زۆر خۆشحاڵین کە پەرلەمانی سوێد بە کۆدەنگی بڕیاریدا کە کارەساتی ئەنفال کۆمەڵکوژیە. ئێمە پێشنیاری زیاترمان هەیە وەک حیزبی ژینگە بۆ هاوکاری و پشتیوانی نەتەوەی کورد. هەروەها یەکێک لەو پێشنیارانەی ئێمە کە تا ئێستا نەچۆتە ناو پەرلەمان ئەوەیە کە بە سەرپەرستی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لە ناو کوردەکان خۆیاندا ڕاپرسیەکی گشتی بکرێت بۆ ئەوەی بزانرێ ئایا کوردەکان بۆ خۆیان چی بڕیار دەدەن، چ جۆرە وڵاتێکیان دەوێ، دەیان هەوێ بەسەر بەخۆیی بژین یاخود لە چوارچێوەی سیستمێکی فدراڵی وەک عێراقدا بژین. Det är någonting som det kurdiska folket själva måste få avgöra. ئەوە دەستکەوتێکی زۆر گەورەیە کە 8 پارتی پەرلەمانی سوێد دەڵێن ئەنفال جێنۆسایدە و بۆیەژی ئیتر دەنگدان لەسەر نابە. یعنی ئەو پێشنیاری کە تێ ناو پەرلەمان لە کاتی ناکۆکی دەنگدان لەسەر دەبێت بۆ ئەوی بزانێبن چەند لە دژێ ئەکسەریەت لەگەلی یاننا. بەڵام ئەوەژی زۆر پێم خۆشە بەڕاستی کە ئێمە دوای دوایی 4-5 ساعت مناقەشە لەسەر ئەنفال و لەسەر تشتی دیتر بابەتی دیتر
ئێمە گەشتنەوە قەناعەتە کە ئێمە هەموو متفقن هیچ پارتیەک لەو 8 پارتیانە رسرڤاشونی نەبوو یعنی بڵێ لە دژ بە و ئەو تەکستە هاتە قبولکردن بە گشتی هەفتەی دوای یەک هەفتە ئەوە دەنگدان لەسەر خالەکانی دیتری کە ئێمە متفق نەبوون ئەبێت و دوای ئەوە دچین ناو پرۆتۆکۆلی پەرلەمان ئیتر لەبەر ئەوەی کە دوای ئەو موناقەشە کەسێک لە دژ نەبوو پێویست ناکە جارێکی دیتر ئێمە مناقەشە بکەن لە ناو پەرلەمان و پێویستی ناکە کە ئێمە دەنگدان بدەن ینی نە بە ئەکسەریەتی دەنگ بە گشتی دەنگ ئەوە تێقبولکردن کە ئەنفال جێنۆسایدە. هەرچەند bi zimanê dîplomasî ev pêşniyaz nagihêje sewiya pejirandina komkujiyê weke jînosayd lê nasandina Anfal û Helepçe weke jînosayd gaveke pêşketiye di piştgiriya Swêdê ji xebata gelê Kurd re û têgihîştina wan ji karasatên ku bi ser Kurdan de hatibûn. Salih Kobanî, Kurdistan TV, Stockholm.